نام ڕەدوان ڕێباز سەمەد نیشتوی قەزاشی دەکانم لە گەڕەکی فەرمانبەران هەروەها چەند ساڵێکە فێرە سایقی بوومە لە تەمەنێکی زۆر بچووکەوە فێری شۆفەر بوومە لەگەڵ باومەوە و هەروەها چکە بوویمە لە دە ساڵانەوە من بوومە سایقی شۆفەر ئێستاکەش جیسیبی خۆم هەیە و هەروەها ئیش بۆ هاوڵاتیان دەکەم. جیا لەم پیشەیەم قوتابی پۆلینۆی بنەڕەتیم لە دواناوەندی سیرەکانی کوڕان کاتێک مەکتەب قەپات دەکرد یاخود پشووەکان ئیش زیاتر دەکەم و بژێوی ژیانی خۆم بۆ خۆم و بۆ ماڵەوە پەیدا ئەەکەم. لە پرۆژەکانی ڕێگاوبان یاخود حەفر لێدان بیت، عەرد ڕاستکردن بی، بادلۆپڕکردنەوە بیت، کار دەکەم و بچووکترین سایقم لە دەڤەری برادۆست و هەروەها ئیشم کردووە لە دۆڵی زەرزێ و گەلی شێخزادان و دەشتەهێت. پرۆژەیەکی خێری هەبێت یاخود خەڵکێک هەبێت فەقیر بێت یاخود کەم دەرامەت بێت بە شۆفەرەکەم خزمەتی دەکەم و هاوکاری دەبم. داواکارم لە گەنجەکان و لە هاوتەمەنەکانم پشت بە خۆیان ببەستن و ئیش و کار بۆ خۆیان دابین بکەن و بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان دابین بکەن.